کوردستان بوونەتە شوێنی داڵدەدانی تیرۆریستان. 6 ساڵە بە ئەندازەی گەورەی مەسەلەی سەردەشت ئازار و زوخاوە خەنە دڵمانەوە. من لێرەدا بە دوای 6 ساڵ لە تاوانی تیرۆری سەردەشت بە پێویستی دەزانم جارێکی تر چەند خاڵێک لە دۆسیەی سەردەشت بخەمە ڕوو. سەردەشت زوو لە کاتی خۆیدا ڕاگری کۆلیژی ئادا بوو بەڕێوبەری پۆلیسی هەولێری لە هەڕەشەکان بۆ سەر ژیانی ئاگدار کردوتەوە. تەنانەت بە پێی قسەی ڕێکخەری سنتەری میترۆ باسی لەوە کردووە لەو کاتێک کە هەڕەشەکانی لێکراوە چەند جارێک لەلایەن بەرپرسی حیزبی قوتابیان بان کراوە و تحقیق و لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە. ئەو کاتە ئەو بە سنتەری میترۆی ڕاگەیاندووە من گومانم هەیە کە بەرپرسی حیزبی قوتابیان لە پشتی هەڕەشەکانەوەن. لە 4 پێنجی 2010 کاتژمێر 8:20 بۆ 8:25 خولەک لە بەردەم پەیمانگای هونەرە جوانەکان و لە بەرامبەر کۆلیژی ئاداب بە بەرچاوی 3 پۆلیسی زێرەڤانی دووری نێوانیان چەند مەترێک بووە بە بەرچاوی چەندین کەس لەسەر شەقام 2 کەس بە زۆری لێدان سواری سیارەیەکی کیای سپی ژمارە کاتی دهۆک دەکرێ و دەڕفێنرێ. بە پێی زانیاریەکان ژمارەی کەسەکانی نێو کیاکە 4 کەس بووە و 4 کەسی تریش وەکو پاسەوان لە نێو ئۆتۆمبیلی ڕەشی BM بەشدار بوونە. هەلەو کاتە لە کاتژمێر 8:30 پۆلیس و ئاسایش و تەواوی خاڵەکانی پشکنینی هەولێر لەو ڕووداوە ئاگدار دەکرێنەوە و لە ڕێگای تەلەفۆن و جیهازی ئاسایشی بەشی سەیتەرات. لە ئێوارەی 5/5 2010 لە ڕێگای تێکستی کوردستان TV ژمارەیەک بڵاو دەکرێتەوە بۆ هەواڵی سەردەشت. بە دوای پەیوەندیکردن بەم ژمارە تەلەفۆنە دەڵێ کاتژمێر 5:30 ئێوارە لە گەڕەکی ئەیلوعدە لە مووسڵ جەنازەی سەردەشی دۆزیوەتەوە بەدەست و قاز بەسراوی و 2 فیشەک نراوە بە دەمیەوە و حەلاگەیەکی ڕەش کراوە بە سەریدا. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆژەکانی سەرەتای تیرۆری سەردەشت نزیکەی هەفتەیەک بەسەر ڕفاندنەکە و 3 ڕۆژ بەسەر تیرۆری سەردەشت تێپەڕی، بەڵام دەسەڵاتداران و دەستگا ئەمنیەکانی هەولێر هیچ دۆسیەیەکیان بۆ لێکۆڵینەوەی سەردەشت نەبوو. لەژێر فشاری ناڕەزایەتی جەماوەری خەڵکو لەلایەن سەرۆکی هەرێم لیژنەی لێکۆڵینەوە بۆ دۆسیەی تیرۆری سەردەشت پێکات. سەرەتا بە ئێمەیان وت ڕاگەیاندن لە لیژنەکە بەرپرسی پۆلیسی هەولێر و بەرپرسی ئاسایشی هەولێر بەرپرسی دژە تیرۆری هەولێر بە سەرپەرشتی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم پێک دێت. بە دوای 2 ڕۆژ لە ڕاگەیاندنی هەواڵی پێکێنانی لیژنەی لێکۆڵینەوە دواتر لیژنەکە بەنهێنی کرا و معلوم نەبوو چ کەسانێک پێک هاتووە. یەکەمین کارێک کە لیژنەی لێکۆڵینەوە کردی لێکۆڵینەوە لە ڕۆژنامەنووسان و سەرنووسەری ڕۆژنامە ئەهلیەکان بوو. لێکۆڵینەوە لەوەی کە بۆچی واتان نووسیوە، بۆوە هەڵوێستان گرتووە، بۆچی ئەو بابەت و وتارانە لەسەر تیرۆری سەردەشت بڵاو کراوەتەوە، بۆ قەزیەتان ئەوەندە گەورە کردوتەوە و بۆچی. لە کاتی لێکۆڵینەوەدا کاتێک لیژنەکە خوێندکارانی زانکۆ و هاوڕێیانی سەردەشتیان بان کرد بوو، زیاتر لێکۆڵینەوە فشار هێنان بوو بۆ قوتابیان و هاوڕێیانی سەردەشت. زۆرێک لە قوتابیەکان پەیوەندیان پێمانەوە کرد و هاتن بۆ لامان و باسییان لەو شێوە ناشرینەی مامەلەی لیژنەی لێکۆڵینەوە کرد کە بێڕێزی و زۆریان پێکراوە و چۆن بێڕێزی و تحقیقیان لێکراوە. هەتا تەنانەت ئەو زانیاریانەی کە هاوڕێیانی سەردەشت بۆ لێکۆڵینەوەکانیان باس کرد بوو بەگاڵتە وەرگیراوە. ڕوونکردنەوەکانی لیژنەی لێکۆڵینەوە. ڕوونکردنەوەی یەکەم 26/5/2010 بە دوای 4 هەفتە لە تیرۆری سەردەشت لیژنەی لێکۆڵینەوە لە تاوانی ڕفاندن و کوشتنی سەردەشت حوسمان یەکەمین ڕوونکردنەوەی بە ناوی ئەنجامە سەرەتاییەکانی لێکۆڵینەوە لە دۆسیەی سەردەشت بڵاو کردەوە. لە ڕوونکردنەوەکەدا 2 خاڵ باس کراوە. هەردوو خاڵەکە پێچەوانەی ڕاستیەکان بوو. لە ڕوونکردنەوەکەدا هاتبوو تاوان لێکراو بە 1 گولەی دەمانچەی کوژراوە کە لە پشتەوەی سەری دراوە و لە پشت ملی گیر بووە و هیچ ئاسەوارێکی لێدان و ئەشکەنجەدان پێش کوشتنی لەسەر لاشەی کوژرا و بەدی نەکراوە. ئەوە سەرەتای هەوڵێک بوو بۆ شاردنەوەی ڕاستی ڕووداوەکە.
ڕاستیەکە ئەو بوو کە سەردەشت بە لێدانی گولە لە نێو دەمی و دەرچوونی لە پشتی سەری تیرۆر ئەکرێ. هاوکاتیش ئاسەواری لێدان و ئەشکەنجەدان لەسەر جەستەی سەردەشت هەبوو. بۆ هەردوو خاڵەکە بەڵگە و وێنە و ڤیدیۆیی و چەندین شایەت هەیە. ڕوونکردنەوەی دووەم 15/9/2010 بە دوای 4 مانگ و 10 ڕۆژ لیژنەی لێکۆڵینەوە ڕووداوەکەی دووەمی بڵاو کردەوە. لە پاش کۆکردنەوە و تواتوێکردن و شیکردنەوەی چەندین زانیاری لە سەرچاوەی جیاجیا لە لیژنەی لێکۆڵینەوە دەرکەوت کەسێکی سەر بە گروپی ئەنسار ئیسلام بە ناوی هشام محمود ئیسماعیل تەمەن 28 ساڵ بە ڕەگەز کورد دانیشتووی مووسڵە پیشەی فیتەرە لە پیشە سازی شارۆچکەی بێجی دەستی هەبووە لە شەیدکردنی ناوبراو. ئینجا هاتن دانپێدانانی کەسی ناوبراو بە ڤیدیۆ لەسەر کەناڵی KTV بڵاو کرایەوە. سیناریۆی لیژنەی لێکۆڵینەوەی بارزانی تاوانی زۆر گەورەی ئەنجامدا. یەکەم وەکو هەوڵێک بۆ شادنەوە و پەنادانی بکوژانی ڕاستەقینەی سەردەشت، دووەم هەوڵدان بۆ تیرۆری شخصیەتی سەردەشت و دووبارە تیرۆرکردنەوەی. ئەوە هەموو دۆسیەکە و راپۆرتی لیژنەی لێکۆڵینەوە لە هەموو چیرۆکێکی هەنتیکەی 406 کە لە قوتووی هیچ ئەتارێک نادۆزرێتەوە. خاڵێکی تر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم بە شخصی ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوە کاریان دەکرد سەردەشت حوسمان قوتابی زانکۆ بوو نەک ڕۆژنامەنووس. ئەو ڕستەیە لە چەندین لێدوانی ڕاستەوخۆی سەرۆکی هەرێم و ڕاگەیاندنەکان تاکیدی لێکراوەتەوە. ئامانج لەو مەسەلەیەوە چی بوو؟ چ شتێک لەو مەسەلەیە دۆسیەی تیرۆرەکە دەگۆڕێ؟ ئەو لوغزە چی بوو بۆ لێسەندنەوەی کاری ڕۆژنامەوانی لە سەردەشت؟ پەیکەری سەردەشت حوسمان بۆ ئازادی یەکێکی تر لەو مەسەلا نەبوو دەسەڵاتی هەولێر بە ئاساسیەتێکی زۆرەوە مامەڵەی لەگەڵ کرد. بە دوای ئەوەی لەلایەن کەمپینێکی سەراسەری و جەماوەری هاوکاری و کۆمەک بۆ دروستکردنی پەیکەرەکە پشتیوانی لێکرا، بە هەوڵی ژمارەیەک لە هونەرمەندانی دڵسۆز و دەزڕەنجین و خۆبەخش پەیکەرەکە دروست کرا. بە شێوەیەکی فەرمی داوای مۆڵەتی دانانی پەیکەرەکەمان ئارەستای پارێزگای هەولێر کرد. تاکو ئێستاش وەڵامی نووسرا و بە داواکاریەکەمان نەدرایەوە. بەڵام وەڵامێکی ڕاستەوخۆ درایەوە کە پێویست ناکات خۆتان ماندوو بکەن بە هیچ شێوەیەک ڕێگە بە دانانی ئەم پەیکەرە نادرێت لە هەولێر. ڕۆژ و ساڵ تێپەڕی ئەم دەسەڵاتە سیستماتی کا لەسەوە دەکات کە کەسێک دژی گەندەڵی و نائەداڵەتی بێت سەرکوتی دەکات و یا تیرۆری دەکات. لە 25 ساڵی ڕابردوودا هیچ تیرۆری ڕۆژنامەنووسێک یا سیاسی ئاشکرا نەبووە و دادگایی نەکراوە. لەوەتەی لە کوردستان تیرۆری هەڵسوڕاوانی سیاسی و ڕۆژنامەنووسانی ڕەخنەگری دەسەڵاتی گەندەڵ و زۆردار و ستەم کار دەکرێ، هیچ تیرۆرێک ئاشکرا نەبووە و نابێ. شاپور و قابل بکوژەکانی لەسەر تۆڕی ئەنتەرنێتدان بە تاوانەکانیان دەنێن و وردەکاریەکەی دەجێڕنەوە، نەک کەس لە گوڵ کاڵتریان پێناڵێت و هەیانە لە دەسەڵات بەشداری پێکراوە. عەبدولستار تاهر شەریف سۆرانی مامە ئەما کاوە گەرمیانی قوربانیانی خۆپشاندانەکانی ئەفدەی شوبات تا دەگاتە تیرۆری بە ئاشکرای پۆلێک ئینسانی کۆمونیست لە ناو جەرگەی شاری سلێمانی و بە ڕۆژی ڕووناک ئەمانە و دەیانی تر. بۆ هەموو ئەوانە یەک کەسیش لە تاوانی ڕاستەقینە ئاشکرا نەکراون و دادگایی نەکراون. ئەوەی کراوە شادنەوەی ڕاستیەکان بووە بۆ بەهێنانی کەسێکی تر و هەڵبەستنی سیناریۆی کۆتایی بە مەسەلەکان هێنراوە. بۆ چونکە ڕاستە و خۆ دەسەڵات خۆیەتی و خۆی لە پشتی تیرۆرەکان وەستاوە. ئەمڕۆ ڕاشکاوانە بە پارتی دیموکراتی کوردستان و دەسەڵاتدارانی کوردستان ڕادەگەێنین. ئێوە 1001 ڕێگەتان لە بەردەمدا بوو بۆ وەڵامدانەوەی ئەو تومەتانەی بەرەو ڕووتان کرایەوە لە تیرۆری سەردەشتە. هەموو کردەوەکانی ئێوە، هەموو وەڵامەکانتان، سیناریۆکانی نێو لیژنەی لێکۆڵینەوەی سەرۆکایەتی هەرێم، هەڕەشە و چاو سوورکردنەوەکانتان، هەموو ئەوانە بۆ خەڵکی کوردستانی سەلماند کە
کە ئێوە خۆتان ئەم کارەتان ئەنجام داوە. سەردەشتان بە شێوەیەکی ڕەزیلانە و دڕندانە تیرۆر کرد، تەنها لەسەر ئەوەی پەردەی لەسەر ستەمکاری و گەندەڵی و ڕاوەڕوت و چەپەڵی دەسەڵاتەکەی ئێوەی لابردووە. تەواوی سیناریۆ مامەلەتان لەگەڵ ئەم مەسەلەیە و وەڵامەکانتان بە تومەتەکانی ئەوەی کە سەلمان دژی دەستگا تیرۆریستە تاوانکاریەکانی خۆتان بە سەرپەرشتی و فەرمانی ئێوە سەردەشتیان تیرۆر کرد. ئەمە ڕاستیەکە هەر لە ڕۆژی یەکەمەوە بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستان وەکو ڕۆژی ڕووناک دیار بوو. بەڵام دیسان ویسمان ئەو ڕاستیە بەکردەوە و سیناریۆ و وەڵامەکانی خۆتان لە بەرچاوی خەڵکی کوردستان و جیهان لەمە حەق بدەینەوە. بەڵێ ئەمڕۆ بە ئاشکرا دەبینین خوێنی سەردەشت دیواری دیوەخانی دەسەڵاتی کوردی ڕەنگ کردووە. بکوژان و جەلادانی کوڕەکانی ئێمە دەسەڵاتی یەکەمی ئەمڕۆی کوردستانن. ئێمە چ وەکو کەس و کاری بنەماڵەی قوربانیانی ئەم تیرۆرکراوانە، چ وەکو خەڵکی ئازادی خوازی کوردستان لە خوێنی هیچ یەک لەو ئازیزانەمان خۆش نابین. ئەم دەسەڵاتە ستەمکارە زوو بێدیان درەک دەبێ لە پاڵ بازی سەرجەم ستەمکاری و نقومکردنی کۆمەڵگای کوردستان لە کارەسات و بێدەرەتانی باجی کارە تیرۆریستەکان و تیرۆری سەردەشت و ئەوانی دیتر بداتەوە. ڕۆژێک دەبێ لە دادگای عادیلانەی خەڵکدا وەکو سەرانی ڕژێمە دیکتاتۆر و سەرکوتگەرەکانی تر سزای عادیلانەی خۆیان وەربگرنەوە. ئێمە ئیتر ڕێگایەکمان لەبەردەم نەماوە جگەلەوەی داوای خۆمان لەگەڵ داوای خەڵکی ستەمدیدا لە دژی دەسەڵاتدارانی ستەمکاری ئێستا بکەین بە یەک بۆ هەڵپێچانی ئەم دەسەڵاتە تیرۆریست و سەرکوتگەرە و دادگایکردنی دەسەڵاتی تاوانکار. بەرز و بەڕێز بێت یادی سەردەشت حوسمان، شکۆدارە یادی هەموو ئەو مرۆڤانەی لە پێناو و ژیان و هەداڵەتی ئازادیدا گیانیان بەخت کرد. ڕیسواری و سەرشۆڕی مەرگ بۆ ئەوانەی کە دەسەڵاتی بنەماڵەیان بە تیرۆر و خوێن ڕێژی ڕاگرتووە. دەستان خۆش بێت.